بەخێربێن بۆ خولی فێربوونی زمانی فارسی. ناوازەترین خولی فێربوون. لەگەڵ ئێمە ئاسانتر فارسی فێر بە. کەناڵی مەمەد سەلاح هەموو کات نوێترین و جیاوازترینە. وقتتون بخیر دوستان عزیز. سلام، حالتون خوبه؟ سلامتین؟ سرحالین؟ در یک درس جدید از دوره یادگیری زبان فارسی در خدمت شما هستم. هاوڕێیانی عزیز، لەوانەیەکی تری فێربوونی زمانی فارسی لەگەڵتانم. وانەی 12ەم بەشی گەشتکردن، سەفەر. دوو چاکبۆشێک و لاکێشەیەکی یاوە، کورتە گوفتوگۆیەکی داوە و دواتر ئەوانە خوێنین و دواتر چینە سەر ئەو شتە گرنگانەی کە لە کاتی سەفەرا پێویستمان پێ بێت، کە تایبەتە بە سەفەرکردن، بە گەشتکردن. گفتوگۆی نێوان عەلی و مریەم. عەلی ئەڵێ چی؟ برای تعطیلات قراره کجا بری؟ برای تعطیلات قراره کجا بری؟ واتە بۆ پشوو بڕیار وایە بۆ کوێ بڕۆی. ئەتوانی بە شێوازێکی تر بپرسی تعطیلات کجا میری؟ ئەمە بە شێوازی بازاڕی ئەو هاپرسن. تعطیلات کجا میری؟ واتە لە کاتی پشوو یاخود هۆڵیدەی یاخود لە عوتڵەکانە بۆ کوێ ڕۆی؟ مریەم ئەڵێ چی؟ میخوام برم شیراز. میخوام برم شیراز. ئەڵێ ئەمەوێ بڕۆم بۆ شیراز. میخوام برم سولێمانی. میخوام برم کەلار. ئەمەوێ بڕۆم بۆ سلێمانی. ئەمەوێ بڕۆم بۆ کەلار. عەلی ئەڵێ چی؟ سفر خوبی داشته باشید. ئەمە شێوازی ڕاسمیەکەیەتی. شێوازی بازاڕی ئەڵێ سفر خوبی داشته باشی. دالەکەی پێ ناڵێن. باشە؟ مریەمیش ئەڵێ چی؟ مەمنونە، سوپاس دەکەم. لە لای کێشەکە ئەڵێ چی؟ سفر خوبی داشته باشید یا سفر بخیر آرزوی داشتن سفر خوب برای کسی. واتە سفر خوبی داشته باشین یاخود سفر بخیر بەواتای ئارزوکردن و ئاوات خواستن و بە هیوابوونی گەشتێکی باشە بۆ کەسێک. بینە سەر وێنەکان. لە وێنەکانە کۆمەڵێک وێنەیاوە لەگەڵ ئەو شتانەی ئەو بەشانەی کە ئێمە پێویستمان پێ بێ لە کاتی سەفەرکردنا و گرنگە بیزانی. بە گەشتکردن ئەڵێن چی؟ سەفەر یاخود مسافرات. میخوام برم سەفەر. ئەمەوێ بڕۆم بۆ سەفەر، بۆ گەشتکردن. یاخود توانی بڵێ چی؟ میخوام برم مسافرات. ئەمەوێ بڕۆم بۆ مسافرت. واتە هەردووکیان دروستە، واتای گەشتکردنەیە. مسافر واتە ڕێبوار، واتە گەشتیار، ئەو کەسەی کە ئەچێ بۆ گەشت، کە ئەچێ بۆ سەفەر. باشە؟ گەردشگەر، توریست. گەردشگەر و توریست هەرکی بە واتای گەشتیاری دەرەوەیە. واتە کەسێک لە دەرەوەی وڵات گەشت بکات بۆ وڵاتەکەی تۆ، ئەوە پێڵێن چی؟ گەشتیار. باشە؟ پێڵێن گەردشگەر یاخود توریست، کە توریستەکەی لە ئینگلیزیەوە وەریان گرتووە. دواتر ئەڵێ چی؟ ئاژانس مسافرەتی. ئاژانس مسافرەتی. ئاژانس مسافرەتی واتە نووسینگەی گەشتکردن. ئاژانس مسافرەتی. باشە؟ ئاژانس مسافرەتی. باشە، تۆ کە ئەتوێ بڕۆی بۆ سەفەرکردنەوەی بۆ کوێ؟ بۆ نووسینگەیەک لەوێ تکتە بڕی یاخود ناو ئەنووسی لە کاتی گەشتکردنە. ئەو شوێنە پێڵێن چی؟ ئاژانس مسافرەتی. باشە؟ دواتر چیاوە؟ ڕاوەدید ڤیزا، کە ڤیزا کە بەکاربێنن وشەکەی تری ئەسڵەن تەرکیکەن، بەکار نایە، زۆر دەگمەن.
ویزا واتە هەر ویزە. چامێدۆن چامێدۆن واتە ئەو جانتا گەورانەی کە لە کاتی سەفەرە لەگەڵ خۆتانی ئەیبەن. باشە. ڕاهنامای توور واتە ڕێبەری گەشتیار یاخود ڕێبەری گەشتیاری، ئەو کەسەی کە ڕێنمایی کۆمەڵێک لە گەشتیارەکە و شوێنەکانیان پیشانەیە و باسی مێژوو و بەسەر هات و ڕووداوەکانی ئەو شوێنەکە کە گەشتیارەکان بۆ هیچن. هۆتێل واتە میوانخانە یاخود ئوتێل. پازیرەشێ هۆتێل واتە پرزگە یاخود ریسێپشنی هۆتێل یاخود ئەو شوێنێک کە بە خێراتنی میوان و شتەکەن و کاری میوان و ئەو شتانە لە هۆتێلەکانە بەڕێەکەن. بینە سەر بەشی 2 لە بەشی سەفەر گەشتکردن ئەڵێ چی من میتوانم درباره مسافرت و گردشگری صحبت کنم. من میتوانم واتە من ئەتوانم درباره مسافرت لە سەبارەت بە گەشتکردن و گردشگاری صحبت کنم واتە قسە بکەم. یەکەم ئەڵێکی ایرانیان معمولاً در تعطیلات نوروز به مسافرت میروند. ئێرانیەکان بە شێوەیەکی ئاسایی لە پشووەکانی نەورۆزدا بۆ گەشتکردن ئەڕۆن. باشە. رضا برای خریدن بلیط با آژانس مسافرتی تماس گرفت. رضا بۆ کڕینی تکت یاخود بلیط پەیوەندی بە نووسینگەی گەشتکردنەوە کرد. راهنمای تور گردشگران را به مکانهای دیدنی برد. ڕێبەرە گەشتیارەکانی بۆ شوێنە سەرنجڕاکێشەکان برد یاخود ئەو شوێنانەی کە شایستەی بینین. سارا برای رفتن به سفر خارج از کشور روادی تهیه کرد. وتمان با بەکارمێن ویزا تهیه کرد واتە ئامادەی کرد یاخود بەردەستی خست یاخود ئامادەی کرد. خۆمانەڵێن ئامادەکردن. تهیه کردن واتە ئامادەکردن. دواتر ئەڵێ دانش آموزان برای آشنایی با طبیعت به گردش علمی رفتن. قوتابیان بۆ ئاشنابوون بە سروشت ڕۆشتن بۆ گەشتێکی زانستی. پذیرش هتل کلید یاخود کارت اتاق شماره 202 را به سعید داد. واتە پرزگەی هۆتێلەکە کلید یاخود کارتی ژووری ژمارە 202 بە سەعیددا. کلید واتە کلیل، بەڵام کارت ئەوە جۆرە کارتێکە کە لە هۆتێلە پێشکەوتۆکانە لە باتی کلیل بەکارێت. ئەو کارتە لە جیهازەکەی لە باتی کلیلە دەرگاکە و بۆ ئەکاتەوە. ئەو پێڵێن کارت یاخود کلید کارت کە ئەنگلیزیەکەی پێڵێن کی کارد. باشە. ئەوانەی سەرەوە چەند ڕستەیەکی سادەیە سەبارەت بە ئەو وشانەی کە لەسەرەوە خوێنمان. ئێوەش هەڵدەن وشەکان لە ڕستەی سادەیە بەکاربێنن. باشە. شەرت نییە تۆ یەک ڕستە بنووسی لەسەر یەک ڕستەی کامل بنووسی لەسەر هەر وشێک. بە ڕستەیەکی سادە دەست پێ بکە. ئاژانسی مسافرتی لە جاتیەوەی بڕۆی ڕستێکی درێژی لەسەر بنووسیڵی من رفتم آژانس مسافرتی، من میرم آژانس مسافرتی. تێکی شەرت نییە تۆ ڕستێکی درێژ بنووسی، ڕستەیەکی سادە بنووسە، دواتر کەمەکەمە فێرە بیت کە ڕستەی درێژتریش دروست بکەیت. دینە سەر بەشی سێهەم. ئەڵێ اطلاعات لازم برای رزرو
بلیت و هۆتێل. واتە زانیاری پێویست بۆ ڕێزێڤ واتە دابینکردن، واتە پێش ئەوەی تۆ بڕۆی بۆ شوێنێک ئەو شوێنە ئەگری، ئەو پێڵێن ریزێڤکردن کە لە ئینگلیزیۆ وەریان گرتووە. باشە ئەڵێ زانیاری پێویست بۆ ریزێڤکردنی تکت و هۆتێل. ئەمەیان زۆر بە کەڵکی ئێمە ناخوا ئیشمان پێی ناکەوێت، بەڵام بە کورتی باسەکەین. ئەڵێ اطلاعات پارواز واتە زانیاریەکانی سەرفڕین. مەبدە واتە شوێنی دەستپێکردنی گەشتەکە بۆ کوێیە؟ لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی مالینزا لە میلان لە ئیتالیا. مەقسەد ئەو شوێنێکە بۆ یێڕوا واتە شوێنی ئامانج کوێیە بۆ فرودگاهی بینالمللیە ئیمام خومەینی لە تاران ئێران. ئەڕۆ بۆ کوێ؟ فڕۆکەخانەی نێودەوڵەتی ئیمام خومەینی. شرکاتی هاوپەیمایی واتە کۆمپانیای فڕۆکەوانی کە ناوی کۆمپانیاکەی نووسی. تاریخی پارواز واتە بەرواری فڕین. قەیماتە بیلیت نرخی تکتەکە بلیتەکە. اطلاعاتە هۆتێل واتە زانیاریەکانی هۆتێل. نۆع ئۆتاق واتە جۆری ژوور. تعداد نەفەرات واتە ژمارەی کەسەکان. مدەت ئیقامەت ماوەی مانەوە. زەمان ورود و زەمان خروج واتە کاتی داخڵبوون هاتنە ژوورەوە و کاتی ڕۆشتن. قەیمەتە ئۆتاق واتە نرخی ژوور. بینە سەر ڕاهێنانەکان. ئەڵێ با توجه به گفتگوی زیر مسافر کدام پرواز را انتخاب می کند؟ با توجه به گفتگوی زیر مسافر کدام پرواز را انتخاب می کند؟ واتە بە سەرنجدان لە گفتگوەکەی ژێرەوە گەشتیارەکە کام فڕینە هەڵە بژێرێت علامات بزانیت واتە هێڵی لێن. باشە ئەمەیان ڕاهێنانەکە ئاسانە گرنگیش نییە بۆیە بە سادەیی بەسەریا تێپەڕین. ئاژانسە مسافرەتی بەهار بفەرمایید. ئەمە لە نووسینگەی فڕۆکە فڕینەکەیە کە وەڵامەیەتەوەڵێ نووسینگەی گەشتیاری بەهار بفەرموون. بەشەڵەکی سەلامی خواستم برای قشم یک بلیت هواپیما رزرو کنم. سڵاو ئەمویست بۆ قشم کە جەزیرەیەکی ئێرانە بلیتێکی فڕۆکە بگرم، ریزێرڤ بکەم. کابرای نووسینگەڵێکی برای چه روز و چه ساعتی؟ بۆ چ ڕۆژێک و چه ساعتێک؟ کابرا ئەڵێکی برای جمعه بعد از ظهر. بۆ ڕۆژی هەینی بعد از ظهر واتە دوای نیوەڕۆ. ئەوەڵێکی برای ساعت یک بعد از ظهر خوبه؟ بۆ کاتژمێرێکی دوای نیوەڕۆ باشە؟ کابرایەکە پەیوەندی کردوڵێکی دیرتر باشه بهتره. دیرتر باشه بهتره. درەنگتر بێت باشترە. خشتەیەکی یاوە کاتی فڕینەکانی ئەو فڕۆکەخانەی تایە لە ئەو نووسینگە
تۆ یەکێکیان هەڵە بژێریت و ئەڵێ بزانی بە کامیانە ڕوات. دواتریش ڕاهێنانی دووەمە کۆمەڵێک بۆشاییەوە، بۆشاییەکان پڕەکەنەوە، ئاسانە، هەر شتێکتان نەزانی لە کۆمێنتە ئەتوانن بپرسن. ئەمەشیان دیسانەوە پڕکردنەوەی گفتوگۆیەکە لە نێوان کەسێک کە پەیوەندی بە هوتێلێکەوە کردووە بۆەوەی ژوور بگرێت. بۆشایەکان پڕکەنەوە، بزانن تا چ ڕادەیەک ئەزانن و هەر شتێک شتان نەزانیت کایە لە کۆمێندا بپرسن، بەسەری ئەمەڕۆن. ئێمە چونکە لێرە و بەسەری ئەڕێن چونکە شتەکان ئاسانە و ئەمانەیە کە ئێوە پرسیار بکەن، بەڵام بەدەگمە نەبینم کەسێک پرسیار بکە. ئەمەشیان شتێکی ئەوهانیە، ئەوەشیان سیدیەکەمان لانیە ئێمە. دواترینە سەر پێداچوونەوە بەشی دووی کتێبەکە لەوانەی داهاتوای خوێنین، پێداچوونەوەی ئەو شانێکی خوێندومانە تکایە ئامادە بن بۆی.